دوای ئەو شەپۆلە بوومە لەرزە بەهێزەی کە شەوی ڕابردوو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانی بەگشتی گرتەوە و بەتایبەتیش لە قەزای دەربەندیخان کە بەو هۆیشەوە 4 کەس گیانی لەدەستدا و زیاتر لە 160 کەسیش بریندار بوون و ڕەوانەی نەخۆشخانە کران. ئەمەش سەرباری ئەوەی کە زیانێکی مادی زۆر بەر باڵەخانە و خان و ئۆتۆمبیلی هاوڵاتیانی قەزاکە کەوت. هەروەهاش بەنداوی دەربەندیخان بەدەر نەبوو لەوەی کە بەهۆی بمەلەرزەکەی شەوی ڕابردووەوە زەرور زیانێکی زۆری بەرکەوتووە و بە جۆرێکیش مەترسی لەسەر بەنداوەکە دروست کردووە. بۆ هۆیەوەیەوە زیانێکی هەم گیانی و هەماڵی لە شارەکە بکەوێەوە 4 هاوڵاتی تا ئێستا گیانێ لەدەستداوە و ئێستا شەواڵێکیان بۆ هێنن کە هاوڵاتیەکی تر مەترسی ئەوە هێوە کە گیانی لەدەستدا بێ لە گوندی زمناکۆ لە قەراق دەریاچەی دەربەندیخان هەرسی شاخەکە هاتۆتە بەسەریە. هیوادارین وانە بێت تیمەکانمان ناردۆ بۆ گەڕان بەدوایە چکە سیارەکەی ماوە خۆی دیار نییە. واروەها لە دێهاتەکانە زەرری زۆرمان هەبووە. ڕێگاکان خەریکی کردنەوەیانین بۆ ناوچی شەمێران ڕێگەکەی داخراب و کردمانەوە گوتی ناوتاق لە هەوڵدان کە ڕێگاکەی بۆ بکەینەوە. لە ناو شاری شایەمە 5 خانومان ڕووخاوە باڵەخانەیەکی گەورەیە لەگەڵ 2 خانووە و چەندین خانوویش بە کەڵکیەوە کە نەڕووخاوە بەڵام بە شێوەیەک تێکچووە کە بە کەڵکی ژیان نایە. بەنداوی دەربەندیخان زەرەری پێگەشتووە دڵنیایی ئەبێ بدرێت لایەن تیمە تەکنیکیەکانەوە بە دانیشتوانی دەربەندیخانەوانەیە کە نەژێر ئاستی ئاوی دەربەندیخان وەکو گەڕێکی سیروان و گوندەکانی ژاڵە ناو و ناوچەکانی تر کەەوە ئەم بەنداوە ترسی نییە لە داهاتووە بۆ ئەوی خەڵک بە ئاسوودەیی بژی. ئەمە زۆر گرنگە بۆ ئێمە لەبەرەوە تیمێک لە هەولێرەوە بڕیاری داوە بێەوە تیمێکیش لە بەغاوە تیمێکیشمان ئەمڕۆ لە بەنداوی دەربەندیخان هەڵەسێ بە تەقییمکردنی زیانەکان. سەرڕای ئەو زیانە گیانی و مادیانەی کە شەوی ڕابردوو بەهۆی بمەلەرزەکەی دەربەندیخانەوە بەر هاوڵاتیان و دانیشتوانی ئەو قەزایە کەوت لەگەڵ ئەوەشدا زیانێکی زۆر بەر پرۆژە خزمەتگوزاریەکان کەوت لەوانەش بۆ هۆی بچڕانی بەشێکی زۆر لە هێڵی کارەبای نیشتیمانی گەڕەکەکان و هەروەها تێکچوونی پرۆژەی ئاوی خواردنەوەی شارەکە و لەگەڵ دروستبوونی ئاستەنگی هاتوچۆ بەهۆی داڕوخانی شاخەکانەوە لەسەر ڕێگە سەرەکیەکانی قەزاکە. بەگشتی سیستمی کارەبا و تۆڕەکانی کارەبا زەرورزیانێکی زۆری بەرکەوتووە. دیارە دەربەندیخان بریتە لە 2 ویزگەی نوێ و ویزگەی کۆن 20 فیدەری کارەبا بۆ زیاتر لە 20 گەڕک و 80 گوندەرەچێت لەم سنوورەیە. خۆشبەختانە تیمەکانمانە لە دوێنێشەوە لەگەڵ دوای ڕوودانی ئەوانە توانیمانە کۆنتترۆلی وەزی کارەبا بکەین و نەیەڵین ئەو مەترسیانەی کە لە ئەنجامی کەوتنی تەل و گۆڕی کارەباکە لە ناو شارە بۆ دەراوێشە ئەو ڕووخانانەی کە هەبوون کارەبامان ڕاگرتووە بەڵام دەست بەجێ لەگەڵ ڕۆژە توانیمانە و سافانە دابشکەین بە 2 سافی جیاواز بۆ ناو شاری دەربەندیخان و بەردەوام بن لە گەڕانەوەی کارەبا. ئێمە ئێستا ئەم ساتە توانیمانە تا 190 ئەو شوێنانەی کە کارەبامان نەبووە و گەڕەکانە کارەبا بگەڕنەوە. دیارە دوای کارە ساتەکە ئەوەی کە حاڵەتێکی نەخوازرا و ڕوودا داخستنی ڕێگای دەربەندیخان بە ڕووی وارماوا بوو. ئەوش بەهۆی هەرسی شاخی بەرانانەوە لە نزیک تونێلی دەربەندیخان و وەسەر بەنداوی دەربەندیخان و زایدن ڕێگای دەربەندیخان وارماوە لە نزیک گوندی بیرکەیە بەهۆی هەرسی شاخەکەەوە ڕێگاکە قەتع بوو. بەڵام خۆشبەختانە بە ئالیاتی شارەوانی و کۆمەڵێ خەڵک خۆبەخشانە توانیان هاوکاریمان بکەن ڕێگاکە کراوە دوای کاتژمێرێک. جگە لەوە زیانی گیانی بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ هیچ حاڵەتێک نەبووە جگە لەو زانەگیانانەی بەهۆی کارە ساتەکەەوە ڕوویداوە. هەر بەهۆی بمەلەرزەکەی شەوی ڕابردووی قەزای دەربەندیخانەوە بینایی نەخۆشخانەی شەید تۆفیقبەگ لە شاری دەربەندیخان بەشێکی زۆری داڕووخا و هەروەها لەگەڵ ڕووخانی بەشێک لە بینایی نەخۆشخانەی 24 کاتژمێری قەزاکە. بۆ ئەو مەبەستەش بۆ لە نزیکەوە بە ئاگابوون لە ڕەوشی تەندروستی شارەکە تیمێکی تەندروستی سلێمانی بە سەرپەرشتی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی گەشتنە قەزای دەربەندیخان. ئەمڕۆ لەگەڵ قایمخام و تیمێکی سلێمانی هاتینە دەربەندیخان. تەبەن نەخۆشخانە گەورەکەی دەربەندیخان کە عملیاتی تیاکرا جاران ئەو نەخۆشخانەیە بۆ ئەم ماوەیە جارێک کەڵکی ئەوەی نییە لەبەرەوەی هەتا تیمێکی هەندەسەیەت و تەقیمی وەزعەکە ئاکات و نۆژەنی ئەکاتەوە ڕەنگەمەوە چەند هەفتەیەکی پێ بچێ بۆیە ئێمە ئەو خسخانەیەمان داخست و خسخانەیەکی کەشەیە کە هەر کەڵکی نەماوە لەولاتر مەڵبەندە 24 سەعاتێکە ئەوەشمان وەستاندووە. ئێستا لە ئێوارەوە ئەوەی کە ئێمە پلانمان داناوە نەخۆشخانەی ئازادی مامەعەلە شەهید ئازادی مامەعەلە ئێمە ئیکەینە نەخۆشخانەیەکی سەرەکی بۆ دەربەندیخان بۆیە لە شەوە هاوڵاتیان ئەتوانن سەردانی ئێرە بکەن چەند خێمەیەک دانین وەکو قاوش بۆ وەرگرتنی نەخۆش و خەستەخانەکەش لەوێ نەخۆشی تیابینرێ
سەرڕای زیانە گیانی و مادیەکان کە لەناو قەزای دەربەندیخان بەهۆی بمەلەرزەکەوە بەر هاوڵاتیان کەوتبوون هاوکاتیش لە گوندەکانی سنووری قەزای دەربەندیخان زیانێکی زۆری مادی بەرخان و شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیان و ڕێگاوبانەکان کەوتبوون. کارەبایی نیشتیمانی لە زیاتر لە 30 گوندی سنوورەکە بەهۆی بمەلەرزەکەوە بڕاوە. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، دەربەندیخان.